دوای 32 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی پارتی و یەکێتی تا ئێستا نەتوانراوە موچەی مانگانەی فەرمانبەران لە کاتی خۆیدا دابین بکرێت و بۆ دابینکردنە درەنگ وەختەکەش پەنا بۆ چاوەشەکاری و قەرزی دەرەکی دەبرێت. ئیتر کێشەی موچە و ئەوانە نەبێتە هەواڵی کەناڵەکان. هەر خۆی مانگانە ئەو شتانە هەمووی بکرێ و بەبێ ئەوەی وەکو گرفتێک سیر بکرێت. من هیوادارم ئەمە و دڵنیاشم لە ماوەیەکی زوو ئینشەڵڵا ئێمە ئەو شتانە چارەسەر بکەین. هەنگاوەکانی حکوومەتی هێرێم دەری دەخەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی بە ئەنقەست نایانەوێ خەڵک دڵنیایی لە ژیانیدا هەبێت، ئەگەرنا وەک فەرمانبەران دەڵێن موچە سادەترین مافی موچەخۆرانە و منەت هەڵناگرێت. نەک هەموو مانگێک یەکێک لە لێدوانە دووبارەکانی وتەبێژی حکوومەت مژدەی بەردەوامی موچەی فەرمانبەران بێت. ئەوەی مای پرسیار و سەرسوڕمانە ئەوەیە وێڕای هەموو داهاتە ناوخۆییەکان لەلایەکە و قازانجی فرۆشتنی نەوت و غاز و سەرچاوە سروشتیەکان، داهاتەکانی باج و گومرگ و دەواازە سنووریەکان و لەلایەکی دیکەشەوە پارەی هاوکاری هاوپەیمانان و گوژمە 200 ملیاریەکانی حکوومەتی ناوەند. بۆچی دەبێ حکوومەتی هێرێم بۆ سادەترین ئەرکی خۆی بە ناوی تەواوکاری موچەوە پەنا بۆ قەرزی زەبەلاحی 400 ملیارد دیناری ببات؟ هەرچەنە بەداخەوە پارانەشی کە هاتوون وای نەکردووە ساڵی 2022 12 مانگ بێ، وای کردووە هەر بە 11 مانگی لە ساڵەکە موچە بدرێ و 40 ڕۆژ پێدانی موچە لە دواوە بێ و یەک موچە بە ماوەی 25 ڕۆژ بدەن بە موچەخۆرانی. بەڕای شارەزایان ئەم شێوازەی قەرزکردن میکانیزمێکی نوێی بە سیستمکردنی گەندەڵیە. بەو پێی چەند ساڵێکە بەشێک لە داهاتەکانی کابینەی نوێیەم بە ناوی دانەوەی قەرزی کابینەکانی پێشخۆیەوە دیار نامێنێت و قەرز وەرگرتنی ئێستا ئەم کابینەیە شەرعیەت بە کابینەی داهاتووی حکوومەت دەدات بۆ درێژەدان بە گەندەڵی و ناشەفافیت. داوایان کرد بانقی TBI وەکو قەرز بیدا بە هەرێمی کوردستان. هەرچەندە حکوومەتی هەرێم خۆی قەرزی زۆری TBI لایە. یەو بانکی بازرگانی عێراق؟ بەڵێ قەرزێکە کە لە ساڵی 2014 کاتێک بە ناوی قەیرانی داراییەوە دەستیاندا لە پارەی بانکە ئەهلی و بازرگانی عێراقیەکان نزیکی 9 ملیارد دۆلاری ئەم بانقانەیان برد حکوومەتی هەرێمی کوردستان. 9 ملیارد دۆلاری بانکی بازرگانی عێراق؟ بەڵێ لە سلێمانی و لە هەولێر هەرچی لەو بانکە ئەهلی و بازرگانیا بوو بردیان. لە هیچ فەرهەنگێکی ئابووری و ژیانیدا قەرز بە بەرەکەت و نیعمەت لێک نەدراوەتەوە، بەڵکو هەمیشە بەڵایەک بوو و وەکو سێبەرێکی ترسناک بەسەر گوزەرانی خەڵکەوە ئامادەی هەبوو و لە ئەنجامیشدا بە فشارکردنی بێسنوور و گوشینی سەرچاوی ئابووری قەرزەکە دراوەتەوە.